ئازان و خۆشەویستان لارجێکن سڵاوتان لەبێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی ستۆدیۆی 129 تایبەت بە بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانتان پێشکەشەکەم بۆم بەرنامەیەش دوو کاندیدی بەڕێزمان بانگێش کردووە گفتوگویان لەگەڵەکەین دەیانەوێت بچنە پەرلەمان لەوێ چی بکەن چۆن خزمەتی هاوڵاتیان و خەڵکی کوردستان بکەن هەرێکە لە بەڕێزان کاک بەمەن عەبدوڵڵا کاندیدی ژمارە 65 هەروە خاتوانە شوان کاندیدی ژمارە 12 سڵاوتان لێبێ بەخێر بن بەخێر بن سەرچاو زۆر بەخێر بن کاک بەمەن لە بەڕێزەوە دەست پێ بکەین هەڵبەت مێژوویەکمان هەیە لە بەرنامەکردن لەگەڵ یەکترا بەڵام بۆ بینەرەکانمان خۆت بناسێنە من بەهمەن عەبدوڵڵام ناسراوم با بەهمەنی وتەبێژی هاتشۆی سلێمانی کاندیدی ژمارە 65 لەسەر لیستی ژمارە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باشە خاتوانە بەڕێستان من هاناشوان کاندیدی ژمارە 12 هیچێکم لەو ژنانەی لە سەرەتای ساڵی 1999 کاری ڕۆژنامەوانی و کاری ڕاگەاندنم کردووە و هەروەها یەکێکم لە داکۆکیکارانی بوارەکانی مافی خاوەن پێداویستی تایبەت و هەروەها ژنان و هەروەها مافی ئازادی ڕادەربڕین و فراوانترکردنی پانتایی ئازادی ڕادەربڕین زۆر باشە کاک من لە بەڕێزەوە دەست پێ بکەین نزمونێکی زۆر هەیە ساڵانێکی زۆر لە باری هاتوویە کار دەکەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمێکیە دەڵێ کۆتایی پێدەێنین دەیەوێت بە هێز و گڕوتینێکی زیاتر لە ساڵانی ڕابردووەوە ئەم جارە حکومڕانی هەرێمی کوردستان بکە دەتانەوێت لە هەولێر چی بکەن وەکو یەکێتی دەمانەوێت ئەو جیاوازەی کە لە نێوان پارێزگاکاندا هەیە کۆتایی پێبێنین دەمانەوێت داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ بەبێت جیاوازی ناوچە بە سەر هەرێمی کوردستاندا دابەش بکرێتەوە دەمانەوێت ئەو خزمەت گوزاریانەی کە بەغەدر بە ئەنقەز لە بەشێکی هەرێمی کوردستان کراوە کۆتایی پێبهێنین دەمانەوێت تاک بەتاکی هەرێمی کوردستان سوودمەند بێ لە ئازادی ڕادەربڕین لە ئەو خزمەت گوزاریانی کە پێی دەکات لەو باجوو داهاتی کە لە هەرێمی کوردستاندا کۆ دەکرێتەوە لەو بەشە بودجەیە کە لە عێراقەوە دەرێنرێ لە داهاتی نەوت دەمانەوێت کۆتایی بێنین بە ئەو خۆستەپێنەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە ناوی قەیرانی داراییەوە بە ناوی کۆمەڵێک قەیرانەوە کە لە دوای یەک دروست کراوە بە تایبەتی بۆ شاری سلێمانی بۆ سنووری پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە دەمانەوێت بەڕاستی خزمەتی خەڵکی خۆمان بکەین من نمونەیە کە دەیەمێت دەمانەوێت کۆتایی بەمە بێنین کە لە دو ساڵی ڕابردوو تا من راپۆرتێکم وەرگرتووە دو ساڵی سەرەتای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە لە 19 حوتی 2019 یەکەم دانیشتنی کابینەی پەرلەمان کراوە بۆ ماوەی دو ساڵ بە بڕی 700 ملیارد دینار پرۆژەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە تەنها لە 105 ئەم پرۆژانە بۆ پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە بۆ کامە بۆ خۆی بەڕوونی دیارەکە چ غەدرێک لە پارێزگای سلێمانی دەکرێت کە لە زۆنی سلێمانی دەکرێت کە بەڕاستی ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر کاتیمی حکوومەت لە ناو تیمی یەکێتی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا هەوڵیان داوە بە ڕێگەی گفتوگۆوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی سەرکردایەتیەوە لە ڕێگەی مەکتەب سیاسیەوە لە ڕێگەی کۆبوونەوەی باڵاوە کە کۆتایی بەم تاگڕەوێ بێنن ئەم نەعەدالەتیە ئەم غەدرەی کە لە سلێمانی دەکرێت بەڵام بەداخەوە هەر بەردەوام بوون لەسەری دەبینین کە لە قۆناغەکانی کابینی نۆدا چەند جارێک تیمی یەکێتی لە حکوومەت کشایەوە هاتە دەرەوە بەڵام بینیمان کە وەزعەکە خراپتر بوو پارتی پێی خۆشترە ئەو لایەنەی کە دەسەڵاتی بەدەستەوەیە غەدرەکان زیاتر دەبوون بۆیە بۆ ئەوەی بارەودۆخەکە لەوە خراپتر نەبێ بەشداریان کردەوە بەو ئیمکانیەتە و بەو بەشداری کە ئێمە لە حکوومەتدا هەمانە کە یەکێتی مێژوویەکی هەیە ڕابردوویەکی هەیە هەوڵ درراوە بەشێک لە پێداویستەکانی خەڵک پڕ بکرێتەوە بەڵام ئەمە لە ئاز داواکاری خەڵکدا نەبووە و خەڵک زیاتری لەمە دەوێت خەڵکی ئێمە ماندووبوونی زیاتری قوربانی زیاتری داوە پێویستە زیاتر خزمەت بکرێت ئەو باج و ڕسوماتی کە لە هەرێمی کوردستان کۆ دەکرێتەوە ئەو داهاتی کە هەیە وەکو پێویست ناگاتە هیچ شوێنێک وەکو پێویست بیر لە پرۆژەکانی ئاوەدانکردنەوە ناکرێتەوە ئێمەمانەوێت کۆتایی بەمە بێنین ئێمەمانەوێ دەسەڵات دابشکەینەوە بەسەر تاک بە تاکی هەرێمی کوردستانە کە هەمومان بەرپرسیارانە و خاوەن ماڤین لە هەرێمی کوردستاندا زۆر باشە خاتوانە دەچنە کە دەڵێم دەچنە هەولێر مەبەست لەوێ بینای پەرلەمان لەوێ و ئەوێ پایتەختی سیاسی هەرێمی کوردستانە دەتانوێت لە هەولێر و حکومڕانی هەموو کوردستان بکەن بەڵێ لەبەر ئەوەی ئێمە شایانی ئەوەین توانای ئەوەمان هەیە کارامەیی ئەوەمان هەیە کە حکومڕانیەکی هاوبەش بەیەکەوە ژنان و پیاوان بتوانن کە مۆدلێکی جوان لە حکومڕانی لە سەرکەوتن تۆمار بکەن لە هەولێرەوە
ئێمە شانازیەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە شانازی کردووە بە توانای ژنەکانەوە بە کارامەیی ژنەکانەوە هەر بۆیە پشتگیری کردوون لەم هەرێمەی ئێمە بۆ یەکەم جار سەرۆکی پەرلەمان ژنە کە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکەم جار لەم هەرێمەی ئێمە ژن بۆتە قایمقام بۆ یەکەم جار لەم هەرێمەی ئێمە ژن بۆتە سەرۆکی شارەوانی دەستکەوتی زۆرمان هەیە لە بواری ژنانەوە پشتگیریکردنی ژنان کەواتە ژنانی ئێمە بەهێز و بەتوانان ئەتوانین حکومڕانی بکەین. زۆر باشە پرسیارەکەی من هەڵبەت تایبەت نەبوو تەنها بە ژنان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە دەسەڵاتی خۆسەپێن حکومڕانی جیاکار نائەدالەت کراوە لە هەرێمی کوردستانە دەتانوێت ڕێڕەوی ئەمە ڕاستکەنەوە بەڵێ ئەو پەڕنیا عەدالەتی کراوە بە ژمارەکان و هەموو مامەڵەکان هەموو ئەو کاروبارانەی کە پەیوەستن بەم ناوچانەوە ناوچەی گەرمیان ڕاپەڕین سلێمانی و دەوروبەری هەر هەموو ئەو جیاکاریانی کە بەرامبەر خەڵکەکەی ئەکرێەوە بەرامبەر ئەو جۆری خزمەت گوزاریانە ئەکرێ کە لێرە پێشکەش ئەکرێ جیاکارەیەکی زەق و دیارن لەبەرەوە پێویستەکە کۆتایی بەم جیاکاریە ناشرینە بهێنرێت. باشە کاک بە من زۆر جار لەم سنوورە لی لە ڕێگەوبانەکانەکرێت لە شەخامەکانەکرێت شەخامی سەڵمەتری دەڵێنەوە ساڵانێکی زۆرە تەواو نەبووە تۆ دەزانم زانیاری وردت هەیە لەسەر بە تایبەت خراپی شەخامەکان بۆ تەواو ناکرێ مەسەلەن بۆ شەخامەکان بەم شێواز هەیە دەبینین جارجار سەرۆکی حکوومەت دەڵێ و پرۆژەیە بکەن لەسەر داهاتی سلێمانی یعنی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ من بڕوانامەکەم لە ئابووریدایە بڕوانامی بەکار لە ڕستمەیە لە زانستی ئابووری لە زانکۆی سلێمانی زۆر باش تێدەگەم لە مەسەلەی بوجە و میزانیە و موازنە و داهات و خەرجی ئێمە لە ساڵی ڕابردوودا پرۆژەیاسای بوجە نەچۆتە پەرلەمانی کوردستانەوە بۆیە نەمانزانیوە داهات و خەرجیمان چەنەیە ئەوەی کراوە بە خێر بۆ پارێزگای سلێمانی و بەشی سلێمانی نێراوە کە لە کاتێکا لەسەر داهاتی سلێمانی کراوە هەر پرۆژەیەک لە سلێمانی کرابێ لەسەر داهات و لەسەر باج و ڕسوماتی ناوچەکە خۆی بووە هەربەڵێ ئێمە پێشتریش تێبینیمان هەبووە لەسەر زیادکردنی باج و ڕسومات کە بەو شێوازەی کە ئێستا هەیە بۆ سەرشانی هاوڵاتیان بارگرانێکی قورسە ئێمە ناکرێ لە مانگ لە ساڵێکدا نۆ موچەی موچە خۆران بین بەڵام بڕی باج و داهات بە ڕێژەی لە 200 زیاد بکرێت کە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر داهاتی تاک لەسەر با بڵین بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری ڕێژەی هەژاری بۆیە ئێمە کار لەسەر ئەمە دەکەین بە پرۆژەیەکی جیاوەی کە دەمێنێتەوە وەکو باستم کرد پرۆژە یاسای بوجە لە 10 ساڵی ڕابردووتان نەچۆتە پەرلەمانی کوردستانەوە هەر بۆیە ئێمە نازانین داهات و خەرجیمان چەنێ ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە هەموو هەرێمی کوردستان داهاتەکەی کۆ بکرێتەوە و پرۆژەیەکە بێ ناوی پرۆژە یاسای بوجە بێ و لە پرۆژە یاسای بوجەدا پرۆژەی پارێزگاکان جیا بکرێتەوە لەو پرۆژان لەو پرۆژەی پارێزگاکاندا کەس مرد نەکا بەسەر کەستا لە ڕابردوودا لە بەشێکی زۆری لە داهاتی سلێمانی پێویستی و کەلوپەل کراوە بۆ پارێزگاکانی هەولێر و دهۆک و ئەو ناوچانەی تر بەڵام لە هیچ داهاتێکی دەرەوەی هەرێم دەرەوەی سلێمانی دینارێک نەهاتۆتە ناو پارێزگای سلێمانیەوە بۆیە ئەمە کۆتایی پێدەهێنین دەمانەوێ داهاتی هەموو ناوچەکان داهاتی هەموو شارەکان وەکو خۆی دابش بکرێتەوە ئەو پرۆژانی کە جەنابەت باسی دەکەی ئێمە لە پێش ساڵی 2014 تا بە پێی یاسای هاتوچۆ یاسای ژمارە 86 ساڵی 2004 داهاتی هاتوچۆ لە 150 داهاتی هاتوچۆ بۆ بواری پەرەپێدانی هاتوچۆ سەرف دەکرا ئێمە لەو داهاتی لە 150 هاوکاری بەڕێوەبەرەتی ئاوادانکردنەوەمان دەکرد بڕێک لەو پارێمان دەنات بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بۆ سیانی ڕێگاوبانەکان بۆ ئەو کەم و کوڕیانەی کە هەن لە بواری ڕێگاوباندا کە ئەچوە ناو بواری پەرەپێدانی هاتوچۆ بەڵام لە 2014ەوە ئەم دەسەڵاتە لە پارێزگاکان وەرگیراوەتەوە و ڕاستەوخۆ چۆتە دەسەڵاتی وەزیری دارایی وەزیری ناوخۆ وەزیری داراییەوە ئێمە ئەگەر بێت و هەر شتێکمان بوێ پرۆژەیەکمان هەبێت دەبێ بینێرین بۆ وەزارەتی ناوخۆلەوە ئاڕاستی وەزارەتی دارایی کرێت کە ئەمە بەڕاستی بۆ ڕۆتیناتێکی زۆر قورسە هەندێجا پرۆژەکان بە ڕەفز دێتەوە هەندێجا پرۆژەکان بە ناوی قەیرانی داراییەوە بە ناوی نەبوونی سیۆلەوە بە ناوی نەبوونی پارەوە پرۆژەکان ڕەفز دەکرێت ئێمە لە ماوەی ئەم 10 ساڵەتا هەتا ساڵی 2019 ئەو پرۆژە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری لەسەر داهاتی پارێزگاکان وەکو چۆنەڵی نەکراوە هەموو ئەو داهاتی کە هەیە بە ناوی بودجەوە بە ناوی موچەوە دەچێتە وەزارەتی دارایی بەم بۆ موچە خەرج دەکرێتەوە ڕاستە موچە سەرەتاییترین و سادەترین مافی فەرمانبەرانە بەڵام ناکرێت پرۆژە خزمەتگوزاریەکانمان لەبیر بچێت لە بەرەوەی ڕێگاوبانەکان کاریگەری هەیە لەسەر کەرتی بازرگانی کەرتی گەشتیاری کەرتی کوشت و کاڵی
کاریگەری هەیە لەسەر جانی مرۆڤەکان کەواتە نابێ ئەم کەتە فرامۆشکەین ئێمە داهاتێکی زۆرمان هەیە لە داهاتی هاتوچۆ لە پارێزگاکان یاریمی کوردستاندا کە ساڵانە بە نزیکەی 100 ملیار دینار زیاترە داهاتی ژینگە و ڕێگاوبان کە لە بەناوی ژینگە و ڕێگاوبان و لە هەرێمی کوردستاندا وەردەگیرێت دەکرێت ئەمە بکرێتە سندوقێکی تایبەتەوە کە من لە داهاتوودا پرۆژەم هەیە شەڵا بچینە پەرلەمان کار بکەین لەناو پرۆژە یاسای بودجەدا بەشێک لەو داهاتی کە داهاتی با بڵین بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆیە لە پارێزگاکان تەمان کار دەکەین لەسەرەوەی کە بڕی باج و ڕسومات کەم بکەینەوە چونکە ئەو پێمان وایە من بۆ خۆمەکو ئابووریناسێک پێم وایە ئەو زۆرە بەراورد بە داهاتی ئەو داهاتەی کە تاک هەیەی ئەو بڕباج و ڕسوماتە زۆرە و دەکرێت کاری لەسەر بکەین کەمی بکەینەوە بە تایبەتی ئێستا کە ئێمە ڕێکەوتنمان هەیە لەگەڵ حکومەتی عراقیە کە ناکرێت باری سەرشانی هاوڵاتیەکانی خۆمان بەو شێوازە قورس بکەین ئێمە ڕێکەوتنێکمان هەیە لەگەڵ حکومەتی عراقیە کە دەزانین داهاتی حکومەتی عراقی لە ڕێگەی نەوتەوەیە بۆیە دەکرێت باری سەرشانی هاوڵاتیەکانی خۆمان سوک بکەین و بڕی باج و ڕسومات کەم بکەینەوە و لەگەڵ ئەوەشدا ئەو بڕەباجی کە دەستمان دەکەوە ڕاستەوخۆ لە ڕێگاوبانەکاندا خرج بکرێتەوە ئێمە بیرمان نەچێ لە هەرێمی کوردستاندا لە 10 ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو باج و ڕسومات زیایی کردووە کەواتە ئێمە پرۆژەمان زۆر پێەیە دەکرێت کاری باشتر بکەین بەڵام وەکو لە سەرەتادا باسم پێکرد دەبێ کاری بۆ بکەین دەبێ هەنگاوی بۆ بنین و بە هەمووشمان دەکرێت زۆر باشە دواتر قسە لەسەر هەندێک لەو پرۆژاناکەین خاتوانە لەسەر راسی کەسی بێگومان دەزانم لەوێ فراکسیۆنێکی فرکسیۆنێکێتی نیشتیمانی کوردستانە پێکەوە دەبێ وتان هاوکار بن لە پرۆژه یاسایانی کە پێشنیاری دەکەن لە پەرلەمان و دەبێ بە یاسا بەڵام لەسەر راستی کەسیش پەرلەمانتارە بۆ خۆی هێز و توانە و شارەزایی پسپۆرەتێکیە تۆ دەتوێت لە پەرلەمانە کار لەسەر چی بکەی بە دیاریکراوی سێ خاڵی سەرەکیم دیاری کردو بۆ کارکردن بۆ هەرێکێکیشان پاکێجێک بەرنامەم ئامادە کردوون یەکەم خاڵیان باشترکردنی گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتە لە هەرێمی کوردستانە ڕێژەیەکی بەرز خاوەن پێداویستی تایبەت هەیە کە پێویستەکە زیاتر گرنگیان پێ بدرێ دواتر دێمە سەر ئاشتی کۆمەڵایەتی خۆتان نەزانن ئاشتی کۆمەڵایەتی بە ئاسوودەکردنی تاکەکانی کۆمەلگا و دڵنیاکردنی تاکەکانی کۆمەلگا لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئاشتی کۆمەڵایەتی تا بەرقەرار بێت تاکەکان ئەتوانن باشتر و باشتر کار بکەن بەهرەمەند بن لەو ئاشتەواییە کە هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە لەسەر لۆگۆکەشمان نووسراوە ئاشتی و دیموکراسی مافی مرۆڤ کەواتە مافی مرۆڤ بە هەموو وردەکاریەکانیەوە یەکێکە لەو کارانەی کە نێژینە کارم لەسەر کردووە و بەرنامەی ئاین دەشمە باشە دەڵی کار بۆ خاوەن پێداویستی تایبەتەکەم چیان بۆ نەکراوە یان هەز دەکەی لە چ بوارێک داوان پێویستیان بۆیە لە ڕێگەی پرۆژە یاسایەکە و خزمەت بکرێن باشترکردنی گوزەرانیان هەم لە ڕووی ئابووریەوە لە بەرەوەی خۆت ئەزانی کە ئەوان بەهرەمەند نین لە کارکردن ناتوانن کار بکەن زۆر بەیان و لە ڕووی ئابووریەوە پێویستی زۆریان هەیە دەرمان بەکارەهێنن بە تایبەتی دەرمانە ئازارشکێنەکان و هەروەها کەسانێکمان هەن کە چاودێری کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکرێ ئەکا لەبەرەوە گرنگە گوزەرانی ئەوان و کارکردنی ئەوانیش بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە بتوانن هاوکاری ئەو کەسانە بکەن کە خاوەن پێداویستی تایبەتن و هەروەها ئەو دایک و باوکانی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە پێویستیان بۆ هەیە کە گرنگی زیاتر لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووریەوە پێیان بدرێت باشە باسی لەوە کردوتێت دەمانوێت ئاشتی کۆمەڵایەتی بەدی بێت ئاشتی کۆمەڵایەتی لە ڕێگەی پرۆژە یاساوە بەدی دێت چۆن کار لەسەرماکەن بەڵێ زۆربەی یاساکان هەر لە جیهاندیش داوا بووە هەنێک لە یاساکان جۆرێک لە ئاکار دروستەکەن لە ناو کۆمەڵگایە و تا ڕێزگرتن و تا بنەماکانی هاوکاریکردنی یەک و پشتگیریکردنی یەک و ئازار نەدانی یەک ئێمە یەکێک لەو بابەتانەی کە لە ئێستایا لە هەرێمی کوردستان مەترسێکی گەورە لەسەر خێزانەکانمان دروستەکە مەسەلەی جیابوونەوەیە خێزانەکانی ئێمە خێزانی ئازان خێزانی ڕەسەنن خێزانێکن کاریگەری بارودۆخی ئابووری کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لە سەریان وە یەکێک لە هۆکارە سەرێکیەکانی ئەوە پەرتەوازە بوونی خێزانەکانمانە کەواتە ئێمە کارەکەین بۆ ئەوەی کە خێزانەکانمان یەکگرتووتر بێ لە بەرەوەی خۆتان نەزانن خێزانەکانی ئێمە هەموو ئەو کارانەی ئەیکەین هەموو ئەو خزمەت گوزاریانەی ئەیکەین دوجارە چێتەوە بەردەرگای ماڵەکان کە ئەچێتەوە بەردەرگای ماڵەکان لە ناو ماڵەکاندا گەر ئاشتەوایی کۆمەڵایەتی نەبێ و ئەگەر خێزان ئاسوودە نەبێ کۆمەڵگاتان دروست نابێ پرۆژت بۆ مامادەیە بەڵێ کۆمەڵێک پرۆژەمان هەیە بۆ ئەوەی کە ئاشتەوایی کۆمەڵایەتی وە کارکردن لەسەر هەندێک لەو پرۆژانەی کە خولی پێشووی پەرلەمان بە هەڵپەسێرتراوی بەجێ هەڵڕا زۆر باشە کاک بە من پێم خۆش بوو باسی لەوە کردوتێ هەندێ پرۆژە یاسامانەوە خۆش هاوڕابووی لەوەی کە زۆر جار هاوڵاتیان کە بەڕێوەبەرایەتیەکانیان چۆ دەبینن وەکو ناوەندێک بۆ کۆکردنەوەی پارای بینن و پێیان وایە پارێکی زۆریان لێ وەرەگیرێ خۆشتان مەژۆ پێکرە و پارێکی وەرەگیرێ
زۆرترە بەراورد بە داهاتی تاک. چۆن دەتوانین لە ڕێگەی پرۆژه یاساوە کار لەسەر ئەمە بکەیت؟ ینی بەڵێن بە خەڵک دەدەن کە ئەم نەعەدالەتی هەوڵدن ڕای بگرن. ئێمە بەڵێن بە خەڵکە دەین کە ئەبێ داهات و خەرجی هەرێمی کوردستان ڕوون بێ شەفاف بێ وەکو چۆن ئێمە بەشی شەفافێتمان هەیە لە پارێزگای سلێمانی داهات و خەرجی پارێزگای سلێمانی لە هەفتەیەکدا دەخاتە ڕوو بەڵێنی ئەوە دەدەین کە لە ڕێگەی پرۆژه یاسای بودجەوە داهات و خەرجی لە پرۆژەیەکدا جێ دەکەینەوە ئەبێ حکومت ناچار دەکەین بینێرێتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکرێت لە ناو پرۆژه یاساکە تا بەشە بودجەی پارێزگاکان جیا بکرێتەوە لە ناو بەشە بودجەی پارێزگاکاندا بەپی پرۆژە و بەپی خزمەتگوزاریەکان بەبی تایبەتمەندی بەپی پێداویستی قەزا و ناحیەکان کاری لەسەر بکرێت. ئێمە وردەکاری پێداویستی قەزا و ناحیەکان وەردەگرین بزانین قەزایەک پێویستی بە چیە ڕێگاوبانی قەزایەک خراپە لەوانێ ڕێگاوبانی قەزایەکی کە باش بە پێویستی بە شتێکی تر بێ بۆیە لەو پرۆژه یاسایەدا هەوڵ دەدەین کە لەو بەشە بودجانەی کە هەرێمی کوردستان دیاری دەکا کاری لەسەر بکەین و ئەوەی کە باسمان کرد بەشە داهاتی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بۆ خەڵک گلەی هەیە ئێمە دەبێت بپرسین هاوڵاتیەک بۆ دەچێتە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ کە پارەیەک دەدات و ڕەدەبێ وەکو پێویست ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بە زۆری بزانێت کە لی وەردەگیرێ لەبەرەوەی بەڕاستە و خۆ بەقەت ئەو پارەی کە دەدا بە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ خزمەتگوزاری وەرناگرێتەوە ئێمە بە ناوی ژینگە و ڕێگاوبانەوە ساڵانە چەندین ملیار دینار وەردەگرین بە ناوی ژینگەوە وەری دەگرین دەبینین کە حاڵی ژینگەمان چۆنە لە هەرێمی کوردستانە ئۆتۆمبیلەکان چۆنن ئەو سوتەمەنی کە دێتە هەرێمی کوردستانەوە کوالیتەکەی زۆر خراپ و دووکەڵەکەی هەمووی چێ بە سەرچاوی ئێمەدا ڕێگاوبانەکانمان بە ناوی ڕێگاوبانەوە پارێکی زۆر وەردەگیرێ بەڵام ڕێگاوبانەکان ڕێگاوبانی زۆر خراپن ئێمە هەتا وەکو ئێستش لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا نەمانتوانیوە ڕێگاوبانێکی گونجاومان هەبێت کە هاوڵاتی بە سەلامەتی بڕات و بێتەوە زۆر کات هاوڵاتیانی ئەمە لە بینی شار و شارۆچکەکان ئۆتۆمبیلی خۆی دانێ بە ئۆتۆمبیلی کرێ دەچێت بۆ لەبەرەوەی ئەوەندە ئاسی ڕێگاوبانەکان خراپە لەبەرەوە ئێمە دەکرێت پرۆژەی باشمان هەبێ لە ڕابردوودا بۆیە نەکراوە لەبەرەوەی بەردێک خراوەتە سەر بەڕێوەبەرایەتیە ئەوەی کە پێی دەوتەی خزمەتگوزاری هاوڵاتیان بە تایبەتی لە زۆنی سلێمانی ئەوەی کە کراوە بە جوودی جەنابی کاقوباد و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ لە حکوومەتە کە بەشێکی لەو داهاتە یا بەشێکی لەو خزمەتگوزاریانە کاری لەسەر کردو بیبچڕێ بۆ پارێزگای سلێمانی و کۆمەڵێ پرۆژەی خزمەتگوزاری باش خراوەتە ڕوو ئێمە گەربیرمان نەچێ لە پێش 2014ەوە کە دەسەڵاتی دارایی لە دەسەڵاتی خۆماندا بوو ئەوەی خاوەن ویژدان بێ دەزانێت کە چی کراوە بۆ پارێزگای سلێمانی دەزانێت کە ئەو پارەیەک ئەو داهاتی لە هەرێم لە شاری سلێمانی داوەرگیراوە لەگەڵ ئەوەی کە بڕی داهات هێشتا بەو شێوازە نەبووە چی خزمەتێکی هەرێمی کوردستان چی خزمەتێکی شاری سلێمانی پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینداری گەرمیان کراوە لە کاتێکا ئێستا داهاتی ناوخۆیی زۆر زیاتی کردووە من نمونەیەکە دێمە لە ساڵی 2012دا داهاتی باج لە هەرێمی کوردستانە 128 میلیارد دینار بووە لە 2020 بووە بە 676 میلیارد دینار کەواتە ژمارەکە زۆر زیادی کردو بەڵام دەبینین هێشتا خزمەتگوزاری وەکو پێویست نییە ڕەنگە خەڵک ئاوات بە 2012 بخوازێکە ژیان و گوزەرانی خەڵک لەو کاتەدا زیاتر بووە بۆیە ئێمە دەرکەوت کە لەگەڵ زیادبوونی داهاتی ناوخۆیی هێشتا خزمەتگوزاریەکان کەمی کردووە کامە نظریەکی زۆر ناعقلانیە ینی زۆر منطقیە تۆ داهاتی ناوخۆ زیا بکرێت بەڵام لە هەمان کاتە خزمەتگوزاریەکان کەم بکرێتەوە لە هەموو وڵاتێکا پرۆژە یاسای بودجە کاتێکە دێتە پەرلەمانەوە کاری لەسەر دەکرێت حکوومەت کاتێک باج و ڕسومات زیاد دەکا دەیخاتە ڕوو بۆ هاوڵاتیەکانی دەڵێ من کورتێنانم هەیە لەمەدا بۆ ئەوەی کە بتوانم کارەبایی بەردەوام بێن بە ئێوە بتوانم غازی بەردەوام بێن بە ئێوە بتوانم خزمەتگوزاری تەندروستی بەردەوام بێ بۆ ئێوە بۆیە لەم ڕێژەیە زیاد دەکەم هەموو هاوڵاتیەکان دەزانن هەندێکیان دەنی لەسەر دەدەن بەڵام لە هەرێمی کوردستاندا نەپرس بە کەس کراوە ئەسڵەن نادەستوریشە ئەو زیادکردنی باج و ڕسوماتە پرس بە کەس نەکراوە بە بڕیاریی ئەنجومەنی وەزیران کاری لەسەر کراوە و زیاد کراوە و دەبینین ئەگەر من باسی زیادکردنی باج ڕسوماتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆت بۆ بکەم سەرت دەسۆڕمێ ڕسوماتی تیا لە 10,000 دینار و بۆ 100,000 دینار ینی ئەمە ژمارەکە زۆر منطقی زیادی کردووە ئێمە دەبێت کار لەسەرمە بکەینەوە من 100,000 زیای کردوەکەواتە بەڵێن دەدەم کە لە پەرلەماندا لەگەڵ هاوڕێکانم وەکو تیمی وەکو فراکسیۆنی یەکێتی کار بکەین بۆ ئەوەی کە داهاتی تاک لە بەرچاو بگرین ئەو باج و ڕسوماتی کە هەمانە بە وەرگرتنی داهاتی تاک جارێکی کە ڕێک بخەینەوە و لە چوارچێوەی دەستوردا جێ بکەینەوە لە چوارچێوەی پرۆژە یاسادا لە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکرێت و دەرچێندن زۆر باشە خاتوانە چ بوارێکی ترێ کاری لەسەر بکەیت ئێمە لە بۆ ژنان چی هەیە کە نەکرابێ و هەست پێشتە فەراغە و پێویستی بە پرۆژە یاسایە و
بەبێ بە یاسا و کاری لەسەر بکەیت. مەسلەیەکی تر هەیە زۆر بەلام و گرنگە قسەی لەسەر بکەم لە لۆگۆکەمانان نووسراوە مافی مرۆڤ یەکێک لە مافەکانی مرۆڤ ئەوەیە ئازادی ڕادەربڕین. ئێمە لەم ناوچەیە پانتاییەکی ئازادی ڕادەربڕینی زۆر جوانمان هەیە کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە و ئەگەڕێتەوە بۆ یەکێک لە سیمبولەکانی پارکی ئازادیە کە بنیادنرا دواتر تریبیۆنی ئازادیە کە لەلایەن هەڤاڵ مام جەلال خوا لێ خۆش بوو بنیادنرا هەر دواتریش ئێمە کۆمەڵێک پەیکەرمان هەیە کە نزیکەی 500 تۆماری ناوی ئەو ڕۆژنامە نووسانەیە کە لە دوای 2023 کوژراون لەبێ بە ناوی پارێزەرانی حەقیقەت بنیادمان ناوە کەواتە ئەم مەسلەی ئازادی ڕادەربڕین مێرگێکی زۆر فراوانە لەم ناوچەیەوە مێرگێکی سەوزە ئێمە ئەمانەیە فراوانتر و فراوانتری بکەین هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە تەنها لە ناوچەکانی ترازادی نییە جیاوازە لە سلێمانی بەڵێ جیاوازە بە دڵنیاییەوە جیاوازە و بەڵگەشمان زۆرە لەسەر وتارێک یاخود لەسەر کۆمنتێکی فەیسبوک خەڵک دەستگیر کراوە کەواتە ئەم پانتایی ئازادی ڕادەربڕینە پێویستی بۆ هەیە فراوانتر بێ و وەک مافێکی سەرەکی بۆ هەموو مرۆڤەکان دەستەبەر ببێ لە تەواوی هەرێمی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستان لە هەولێر و دووە ڕوونتر قسە بکەین ئەو ئازادی لێرە هەیە لەوێ نییە نەخێر ئەو ئازادیەی لێرە هەیە لە هیچ شوێنێکی تر نییە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی هەولێر و دوهۆک لەبەرەوەی بەڵگەکان زۆرن چەندین ڕۆژنامە نووس هەیە ئێستا لە زیندانە تایبەتەکانان نەک زیندانەی گشتیەکان و لەلایەن ئاسایشەوە لە کۆڵی نێوان لەگەڵ کراوە کە بەداخەوە ئەمە گەورەترین پێشێلکاریە بە دەرحەق بە ئینسانەکانەکرێەوە بە تایبەت بە ڕۆژنامە نووسانەکرێت. زۆر باشە کاک بەمە نەم ماوەیە کە دەگەڕێن سەردانی خەڵکەکەن دەسن ناو خەڵک چیتان پێڵێ خەڵک خواستی چییە داواکاری چییە چی بە ئێواڵێ لەم دۆخە تا ڕادەیەک سەخەمگیر و ناخۆشی خەڵکە یعنی کە پێیان ئەڵێن دەنگ بدەن ئەتانەیە گوڕوتینیان پێبەخشن بۆ دەنگدان ئەوان چیەڵێن بەڕاستی خەڵکی کوردستان خەڵکێکی بە ئەمەکە خەڵکێکی بەوەفایە خەڵکێکی خۆڕاگرە من لە درێژەی کار و چالاکیەکانمان کە سەردانی زۆرێک لە ماڵەکانم کردووە سەردانی زۆرێک لە کەسایەتیەکانم کردووە دانیشتم لە خزمەتیان ناگەچایەکم خواردبێ هیچیان داواکاری شخصیان نەبووە کاک ڕانکۆ هیچی نەیوتوە پارەم پێ نییە هیچی نەیوتوە کوڕەکەم بۆ تاعینکە هیچی نەیوتووە شتێکی تایبەتم هەیە هەر هەمووی داوای پرۆژەی خزمەتگوزاری کردووە من لە دێهاتەکان ئاگەڕاوم کە چوومەتە ماڵێکەوە هەر هەمووی وتوێتی مزگەوتەکەمان مەلای نییە کەسێک نییە کە خزمەتی بکە مەکتەبەکەمان مامۆستامان نییە خەستەخانەکەمان دکتۆریتیان نییە ڕێگاکەمان خراپە بەڕاستی ئەمە نیشانی خۆڕاگریە نیشانی دڵسۆزی ئەو خەڵکانەیە نیشانی ئەوەیە کە ئێمە خەڵکێکمان هەیە بەرژەوەندی خۆیان وەلاناوە بۆ ئەوەی کە وڵاتێکی ئاوەدانیان هەبێ خەڵکێکمان هەیە کە دڵی دەسووتێ بە کوردستان بۆ قوربانی کە لە ڕابردوودا درراوە بۆ حیزبێکە خاوەنی ڕووباری خوێنی شەهیدە لەبەرەوە خەڵک بەس خزمەتگوزاری ئەوێ خەڵک داواکاریەکەی ئەوەیە کە وەکو پێویست لە ساڵی 2024دایە لە دێهاتەکاندا لە شوێنە دوورە دەستەکاندا ڕێگاوبانێکی باشی هەبێت دکتۆری تیاابێ ناو دێهاتەکەی لە ناو شارەکاندا بتوانین کارەبای 24 ساعات بۆ شارەکەمان دابین بکەین بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بدۆزینەوە بتوانین عدالەتی کۆمەڵایەتی بەرپاکەین بتوانین ئەو داهاتی کە وەردەگیرێ ئەو پارەی کە هەیە ئەو داهاتی نەوتەی کە هەیە وەکو پێویست لە خزمەتی خەڵکی خۆمانە خەرج بکرێتەوە بیرمان نەچێ ئێستا خەڵک وشیارە خەڵک بە کلیچێک دەزانێ چی ئەگوزارێ داهاتی هەرێم چنەیە داهاتی سلێمانی چنەیە داهاتی هەولێر چنەیە خەڵک بە کلیچێک دەزانێت وڵاتانی دراوسێت چۆن مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکەن بۆیە ئێمە ئەوەمان بەلاوە زۆر دەرکی بۆ نەعادالەتیە کردووە لەلایەن حکوومەتەوە کرابێ بە دڵنیاییەوە دەرکی پێکردووە دەیبینێ دەبیستێ لە ڕابردوودا هەڵوێستەکانی یەکێتی ئێمە بەڕوونی باسمان کردووە زۆر جارۆک و باسم کرد وەکو تیمی یەکێتی کشاوینەتەوە لە حکوومەت بەڵام ماسمان کردووە کارەکە بەرەو خراپترە ڕابۆیە و ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە بەڕاستی ئەو هەنگاوانی کە لە ڕابردوودا جەنابی کاک پاڤڵ ناوێتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی بۆ ناوە کە هەنگاوی زۆر باشنراوە یەکێتی ئێستا یەکێتیەکی یەک ڕێگەیە یەک ئاراستەیە خاوەن بڕیارە ئێمە بیرمان نەچێ کاک ڕانکۆ ئێمە کوردستان بە هەموو وەکو یەک سیر دەکەین بەڵام ناکرێ بە هەموو پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و سلێمانیەوە بە
قەت پارێزگای دهۆک ئەندام پەرلەمانی نەبێت نوێنەری نەبێت لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەمە دەبینین کە بە ئەنقەسە بە ناوچەیەک حکمی هەموو کوردستانی دەکرد کەواتە ئێستا دەبێت خەڵکی کوردستان لەوە تێبگا نوێنەری ڕاستەقینەی خۆی لە بازنەکەی خۆی لە شارەکەی خۆی لە ناوچەکەی خۆی هەڵدەبژێرێ و ئەو دەبێتە داکۆچیکاری سەرسەختی مافەکانی خۆی و هیوادارم خەڵکانێک برێرینە ناو پەرلەمانەوە کە بەڕاستی ئەو شەڕیان پێ بکرێت خەڵکانێک بن ئێمە 72 کاندیدمان هەیە لە بازنەی سلێمانی و لە هەموو بازنەکانی تریش لە وەکولیستیەکی 129 چێتی نیشتیمانی کوردستان هەمووی شایستەی ئەوەیە کە بچێتە ناو پەرلەمانەوە هەمووی کەسانێکن خاوەن ئەزمونن کە خاوەن بڕوانامن کەسانێکن کە بەڕاستی داکۆچیکاری مافەکانی خەڵکی کوردستانە بن لە ناو پەرلەمانی کوردستان پرسیارم زۆر جار خەڵک دەڵێ شەقامەکانی ئەو لێر شەقامی 120 و 150 و جارجار بەتوانجەوە دەڵێن 200 شەکەین سەیەکی سلێمانی هەر تاو نەبوو ئەمە ئەو نەعەدالەتیە تۆخ ناکاتەوە کە خەڵک دەرکی پێکردویان ئێوە باسیەکەن بە دڵنیاییەوە نەعەدالەتی تۆخ دەکات تۆخکردنەوەی نەعەدالەتیەکە ئەوەیە کە خەڵک هەستی پێ دەکات کە بە دڵنیاییەوە خەڵک دەیبینێەوە ئەوەی کە هەیە حقیقەتە ئێمە لە سەرەتاوە باسم کرد لە 2 ساڵی کابینەی یەکەم کابینەی نۆدا بای 700 میلیارد دینار پرۆژەی ڕێگاوبان کراوە لە 105 ئەم پرۆژانە لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی جێبەجێ کراوە لە 195 لە شارێ بکری ئەمە بۆ خۆی عنی نەعەدالەتیەکی زۆرە حەقە خەڵک ئەمە قبول نەکە حەقە خەڵک ئیتر کە کۆتایی بەم تاگڕەویە بێنێ بەڕاستی ئیتر کاتی ئەوەیە کە ئێمە کوردستان بە یەک چاو سەیرەکەین ئێمە ناڵین تۆڵە دەکەینەوە ئێمە ناڵین دەگەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرینەوە ئێمە ئەمە دەکەین نەخێر ئەوەی لە هەولێرە ڕایگرین هەولێریش بەرەو پێش دەبین سلێمانیش بەرەو پێش دەبین هەموو ناوچەکان بەرەو پێش دەبین کاری ئێمە ئەوەیە کە خزمەت بە خەڵکی خۆمان بکەین ئێمە لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا تەنها ماوەی 2 ساڵێک سەرۆکایەتی حکومەتمان لابووە دەبینی کە چیمان کردووە سلفە عقار هەبووە سلفەی زەواجە بووە پرۆژە ڕێگاوبانەکان بە شێوەیەکی بەچاو زیادیان کردووە و لانی کەم هیچ کەسێک نییە بڵێ لە ماوەی ئەو کاتەیە کە دەسەڵات و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان بووە غەدر لە ناوچەیەکی هەولێر و دهۆک کراوە غەدر لە شوێنە کراوە لەبەرەوە ئێمە دەمانەوێت ئەمە بگەڕێنینەوە بەڕاستی دەست خۆش بێ خاتوانە لە خولێکێکدا چی بە دەنگدەرەکان تەڵێ دڵنیانەکەمەوە لەوەی کە ئاشتی و دیموکراسی سەرمەشقی یەکێتی نیشتیمانی کوردستانە و جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدیلی نییە و ئێستا بۆتە جێگەی هیوای کۆمەڵانی خەڵک هیوادارم دەنگێکی زۆر بۆ لیستی 129 بێ بۆ ئەوەی ئەو معادلە سیاسی و ناعەدالەتی کە هەیە بگۆڕێت بۆ ئاسوودەی لە نێو خێزانەکان زۆر باشە کاک بەهمەن تۆ کۆتایی پێهێنن ئینشاءالله کۆتایی پێهێنین پشت بەخوا و هیمەتی دەنگدەرەکانمان پشت بەخوا و هیمەتی میلەتی کورد کۆتایی بەو نەعەدالەتیا هێنین کۆتایی بەو زوڵمە هێنین کە بەرامبەر بە تاک دەکرێت زوڵم هەرەوە نییە بچیتە سەر خەڵک زوڵم هەر ئەوە نییە کە کیمیاباران بکرێت زوڵم هەرەوە نیە زوڵم ئەوەیە کە ڕێگری لە قوتی خەڵک بکەی ڕێگری لە نەدانی موچە بکەی ئاستەنگ و گرفت بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان دروست بکەی ئەو خزمەتگوزاریانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە لە ئاستی پێویستدان نەبووە پشت بەخوا کۆتایی بەمە دەهێنین هەرێک لە بەڕێزان کاک بەمەن عەبدوڵڵا کاندیدی ژمارە 65 خاتوانە شوان کاندیدی ژمارە 12 بە هیوایەوەی لە پەرلەمانی کوردستانتان بینینەوە سەرکەوتوو بن زۆر بەخێراتن بەخێر بن سەر چاو سپاس بۆ ئێوە بەخێراتن سەر چاو خۆشەویستان کۆتاییمان بەم بەرنامەیەشێنا کاتێک خۆشخاتان لەگەڵ